باش لەسەر کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ میوانی منە کاک پێشەوە بەخێربێ بۆ ستۆدیۆی کوردستان 24 ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەتان هەبوو گفتوگۆتان لەسەر کۆمەڵێک پرس کردووە ئەوەی بینیمان لەو ڕاپۆرتەدا یعنی هێشتا وردەکاری تەواویتیان نییە لەگەڵ جەنابتا لەسەر وردەکاریەکانی نێو کۆبوونەوەکە قسە بکەین لە پرسی موچەوە دەست پێەکەن بەڵێ خەڵک چاوەڕێی موچەیە چه قسەیەک لەسەر بابەتی موچە کراوە چه پێشاتێکی نوێ هەیە لەسەر ئەم بابەت بە ناوی خی گەورە سڵاو لایەوە لە بینەرانی بەڕێزی کوردستان 24 وازەحەکە ماوەیەکی زۆر تێپەڕی و بەسەر ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ناحەقێکی زۆر گەورە بوو ئەوەی کە تاوەکو ئێستا حەقی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو ناوچەکانی دیکەی عێراق نەدراوە پێشێلکارێکی دەستوری بووە بۆیە ئەمڕۆ لە یەکێک لە تەوەرەکان یاخود لە ناو کۆبوونەوەدا بەڕێز سەرۆکوەزیران ئاماژەی بۆ کرد کە لەم پرسەیە لە پەیوەندیە بوون و بەر لە دوو ڕۆژ ئەو نامەیە نێردراوە بۆ دادگای فیدراڵی ئەم نامەیە کە نێردراوە داوا ئاکات کە دادگای فیدراڵی بڕیارێک بدات کە موچەخۆرانی هەرێمی کوردستان لەمە زیاتر نەخرێنە ناو زەحمەت و ناڕەحەتیەوە حەقێکە کە دەستور بە هەرێمی کوردستانی داوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی داوە لە ناو پەرلەماندا ئەمە جێگیر کراوە لە ناو هەموو یاسانەی کە لە عێراقدا هەن هیچ یاسایەک نییە بڵێت کە موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان مانێرن بۆیە ئێمە چاوەڕێ و بڕیارەی دادگاکەین کە هەموو ئەگەرەکان بۆ ئاراستەیەن کە دادگا بڕیارێک بدات لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت و حکوومەتی فیدراڵ دەستکراوە بکات لەو بڕیارە نایاساییەی وەزارەتی دارایی کە بڕیارێکی 100% نایاسایی بۆ پێشترداوەتی بۆ ڕاگررتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەستکراوەیە کات هیچ کۆت و بەندێک ناهێڵە لە بەردەستیا بۆی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەمە زیاتر دوا بکەوێت یان هەر جارەوە بیانوێک هۆکارێک دۆزێتەوە بۆ نەناردنی موچەکە بێگومان بۆ هەموو مانگەکانە بێت ئەم داواکاریە و ئەمە بۆ موچەی مانگی پێشتر دادگای فیدراڵی لەسەر ئەم بابەتە بڕیاری خۆیدا بوو بەڵام بینیمان بەڵێ ئێمە پێش چۆن گرنگیەوە کرێ بە ڕووبیانووی دیکە دوای ئەمە ئیتیفاقاتمان کردووە ڕێککەوتنمان کردووە بەڵام ڕێککەوتنەکان جێبەجێ نەکراون دادگای فیدراڵی پێشتری ژوتوێتی نابێت بەبێ ینی بە هیچ پاساوێک موچەی فەرمانبەران نەنێردێت بەڵام هەردیسان پێشێلکاری کراوە بەڵام ئێمە هیچ شتێکی تەکنیکی نەما جێبەجێ نەکەین وکە ئەم بڕیارەشیان لە دەست دەرچووە بە قسەی خۆیان تەنها بە مەحکەمە ئەتوانن جارێکی دیکە موچەی فەرمانبەران برێرنەوە بۆیە ئێمە چاوەڕێم بڕیاری مەحکەمەین گەشتبینن بەوەی کە دادگا ئەو بڕیارە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دات بەڵێ کۆمەڵە پرسی دیکە لە کۆبوونەوەی ئەمڕۆ باسکرا بە تایبەتی لەسەرەوە پێشات و ململانیانەی لە ناوچەکەیە هەن کۆبوونەوەکە چۆن قسەی لەسەر ئەم بابەتە کرد وازەحە کە دۆخی بەتایبەت ئێران ئەزانن کە وڵاتە لە ناو جەنگدا ئێستا و ئەگەر پێشتر تەنها هەڕەشە بوو بێت و تەنها شەڕی میدیایی بوو بێت لەگەڵ ئیسرائیل ئێستا شەڕێکی جدی هەیە کە هەرێمی کوردستانیش ناوچەیەکی نزیکە لە ئێرانەوە وە سنوورێکی بەرفراوانی بە سەدان کیلۆمەتری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە بۆیە دۆخی هەرێمی کوردستانیش دۆخێکی هەستیارە و ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەت لایەنی فەرمی ئێمە دووپات لەسەرەوە کرایەوە هەموو ئەندامانی ناو کۆبوونەوەکە قسەیان لەسەرەوە کردووە کە ئەبێت بە مەسئولیەتەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکرێت و هەروەها گەرنتی بدرێت کە هەرێمی کوردستان ئەو تەرەفە نییە کە لە خاکەکەیەوە هێرش بکرێتە سەر هیچ لایەنێک نە تورکیا نە ئێران نە هیچ دەوڵەتێک و ئێمە پابندین بۆ ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی ئێرانە هەبووە لە ڕابردوو
کە سنوورەکان پارێزراوە بنوە لە ڕێگەی سنوورەکانی هەرێمی کوردستانەوە هیچ پێشێلکارێکی ئەمنی بۆ سەر ئەوان نەبێت هەر لەبەر ئەوەیە کە ینی جەخت لەسەر ئەمە کرایەوە تەکید لەسەر ئەمە کرایەوە و لە هەمان کاتە مەسەلەیەک کە هەموو چاوی خەڵک و گوێی خەڵک بینینی خەڵک لە سەرەتی مەسلەی میدیایە ئەمەش باشە قسەی لەچونکە ینی بەڕاستی میدیا ڕەنگە میدیای فەرمی تا ڕادەیەک پیشەیانە لەسەر بابەتەکە هات بێتە دەنگ و قسەی کرد بێت بەڵام ئێوەزان سوۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمەیان کۆنتترۆل ناکرێت لەسەر بابەتی میدیا چۆن قسەکرا لەسەر ئەم پرسە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە داوا لە هەموو میدیاکانەکات بەرپرسانە مامەڵە لەگەڵم دۆخەیە بکەن و هەواڵی ناڕاست هەواڵی چاواشەکاری یان هەواڵی لایەنگیری بڵاو نەکەنەوە تەنها وەکو هەواڵ مامەڵە لەگەڵم دۆخەیە بکەن ئەوانەشی کە کەسایەتی یان هەندێک میدیا هەن لەوانەیە میدیای فەرمی نەبن بەڵام خۆ دیارە لە کوێوەن و چۆنن ئەمانش پێش ئەوەی کە ڕێوشوێنی یاساییان بەرامبەر بگیرێتە بەر مامەڵەیان لەگەڵک ینی ئاگادارەکرێنەوە بۆی ئەمڕۆ هەر دوای کۆبوونەوەکە وەزارەتی ڕۆشنبیری داوای لە هەموو کەناڵ و دامەزراوە و سەکۆ میدیایەکان کرد کە پابند بن بەمەوە ینی پێشتر ئاگادارەکرێن واتە پرسەکە جددیە ئەگەر بەیانی هەر مامەڵەیەکی یاسایی لەگەڵ هەر کەناڵێکی میدیایی کرا ئێمە گلەیمان نایەتە سەر چونکە بەڕاستی لەم پرسەیە یەک خەڵکی هەرێمی کوردستان شایانی ئەوە نییە هەواڵی ناڕاست و ڤیددیۆی ناڕاست و ڕسمی ناڕاست بخرێتە بەردەستی بەرچاوی جار هەیە ڤیددیۆیەک لەوانەیە 4-5 ساڵ پێش ئێستا لە سین لە رووسیا لە شوێنێکی دیکە میدیای هێنێ زیینویە کاتەوە یان هەواڵی ناڕاست لەسەر شارەکانی هەرێمی کوردستان دۆخی فلان شار وای لێ هات دۆخی فلان شار وای لێ نەهات بەڕاستی ئەمە قبول کراو نییە و بەڕێز سەرۆک وەزیران لە ناو قسەکانی خۆی لەم پرسەیە ئاماژەی بۆەوە کرەمە دۆخێکی هەستیارە و ئێمە پێویستە هەم خەڵکی هەرێمی کوردستان هەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەم پرسایە گرتوو بین و هەدەفمان پاراستنی خەڵکی خۆمانە و دەبێت ئەم شەڕەی کە هاتووەتە بەردەرگای ماڵی ئێمە و ئەم ئاگرەی کە ئەگەر تۆ تەنها دەرگاکەت بکەیتەوە دێتە ناو ماڵەکەتەوە ئێمە ئەبێ خەڵکی خۆمان بپارێزین لێ لەبەرەوەی کە هیچ میلەتێک لەم ناوچەیەدا بەقەد میلەتی ئێمە ناڕەحەتی و دەربەدەری و ئاوارەی و دەردەسەری نەبینیوە جا لەبەر ئەمە میدیاکان ئەرکێکی زۆر ئەخلاقی و مێژووی لەسەر شانیانە ململانەی سیاسی پرۆپاگەندەی سیاسی کێشەی ناوخۆیی ئەمانە بابەتێکن بەڵام تێکدانی ئاساییشی هەرێمی کوردستان ئەمنیەتی هەرێمی کوردستان بکوێتە بەرمەترسیەوە ئەمە پرسێکە بەڕاستی ئێمە ینی مساومەی لەسەر ناکەین و ڕێگە نادەین هیچ کەسێک ببێتە هۆکاری ئەمە هەر میدیایەک بێت حەجمی چەند بێت لەم پرسەیە چونکە ئێمە پێشتر ئاگاداریانەکەینەوە و پێیانەڵێن کە تەنها پیشەیی بن بە شێوەیەکی بابەتیانە لەگەڵ ئەم ڕووداوانە مامەڵە بکەن و ئەگەر هەواڵی چاواشەکاری و خراپ و ناڕاست کە زیانی هەبێ بۆ هەرێمی کوردستان بڵاو بکەنەوە لەم دۆخەیالیان قوبوڵ ناکرێت باش هەنێک لە لێکەوتەکانی ئەم جەنگە لەسەر هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش بەگشتی دەرکەوتووە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم بابەتە چۆن خۆی ئامادەکردەوە بە تایبەتی ئێستا بینین فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان هاوشێوەی چەند وڵاتێکی ناوچەکە داخراوە جا لەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی هەرێمی کوردستان لە دەروە گیریان خواردووە ناتوانن بگەڕێنەوە ڕەنگە ئەگەر شەڕەکە پانتاییەکانی بەرفراوانتر ببێت پێشهاتی دیکەش بێتە پێشەوە چۆن بۆ ئەمە خۆتان ئامادەکرد ئەمەش قسەی لەسەر کرا و بەڕێز بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە دیارە لەسەر هێڵن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان مانە لەسەر هێڵن بۆ گەڕانەوەی ئەو کەسانی کە پێویستیان پێبووە ژمارە تەلەفۆنیان داناوە بۆی کە یارمەتی هاوڵاتیانی ئێمە بدەن کە لە وڵاتێکی دیکەن ئەیانەوێت بە ڕێگەیەک بگەڕێنەوە هەرێمی کوردستان ئاسانکاریان بۆ کرێتووە ینی چی پێویست بێ حکوومەتی هەرێمی کوردستان لەم مەسەلەیە لەسەر خەتە بێ بەنسبەت فڕۆکەخانەکانەوە ئەمە
ئەگەر نەخشەی ئاسمانی ببینی ئاسمانی منتیقەکە هەمووی چۆڵە کەسە و مجازەفەیە ناکە فڕۆکە بنێرێتە ئاسمان لە کاتێکە بخۆتە زانی لە سووریا و لە ئوردن و لە عێراق و لە ینی زۆر وڵاتی منتیقەکەتەوە بینی ڕۆژانە پارچە موشک و پارچە درۆن و هەر ڕۆژی لە شوێنێکە بێتە هەواڵ لە بەرەوەی کە وەکوتم ئەمەی کە ڕۆدا شەڕێکی بچووک نییە ئەمە ململانەیەکی میدیایی ڕابردوو نیە ئەمە شەڕێکە کە موشکی بالستیک تیا بەکارێت و چەکی پێشکەوتوو و درۆن و تەکنەلۆژیای پێشکەوتوی تیا بەکارێت زۆر پێویستەکە ئەوەی کە بۆ سەلامەتی خەڵکو و هەروەها بۆ سەلامەتی هاونیشتیمانیان پێویست بێت ئێمە ئاگامان لێ بێت یەکێک لەوانش کە فڕۆکەخانە هەرچەندە ئەمە حکوومەتی فیدراڵ و وەکوتم وڵاتانی ناوچەکەش هەموو ئەگەر هاتوچۆشە بە هاتوچۆیەکی سنووردارە بەڵام ئەو مجازەفەیە ناکەن بەڕاستی لەم دۆخەیە بۆیە ئێمەش پابەند دەبین ئەگەر دۆخی هاتوچۆ ئاسایی ببێتەوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە گەڕانەوەی خەڵکە لەم بارەیەوە هەموو ڕێشوێنێکی پێویستە گرینە بەر و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لەم پرسەیە لەسەر هێڵە و ژمارە تەلەفۆن و کارمەند و تیمی خۆیان هەیە بۆی کە هاوکاری هاونیشتیمانیانمان بن بۆ گەڕانەوەیان باش بابەتێکی دیکە بابەتی دامەزرانی دەرچوانی کۆلێژە پزیشکیەکان بوو وردەکاریەم بابەتە چۆنە ئەمە بەپێی حەق و قانون پێویست بە حکوومەتی فیدراڵ ئێمە نووسراوی فەرمیمان کردبوو ئەم پزیشکانە بۆ ئێمە دابمەزرێن ئەمە لە دەرەوەی هەموو باسێکی دیکە ینی هیچ ڕێگریەکی قانونی لە بەردەمیان یەکەوان ئەمە بۆ ئێمە بکەن بەڵام ڕەتیان کردەوە کە بۆمان دابمەزرێن وەکو من لە ڕابردوو ژووتم هەر لێرە لەکەی 24 وتم کە سەتاچلی نەخۆشەکانی هەرێمی کوردستانەوەن کە لە شارەکانی دیکەی عێراقەوە دێنە ئێرە بەڵام پزیشک بۆ ئێمە دانامەزرێن وەکەوەی کە چۆن 1 ملیۆن فەرمانبەریان دامەزران هیچ بەشی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دیاری نەکرا لە دامەزراندن لە پزیشکیش بۆ شێوەیە بوو کە بە پێچەوانەی هەموو کەرتەکانی دیکە حاڵەتێکی زۆر زەرور و پێویستە کە ڕەفزیان کرد مەجبور دیسان هاتەوە ناو ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ قسەی لەسەر کرا و بەڕێز وەزیری تەندروستی و هەروەها بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران لەسەر ئەم پرسە قسەیان کرد بڕیار درا کە لەسەر داهاتی ناوخۆ ئەم پزیشکانە دابمەزرێن لە بەرەوەی کە زۆر پێویستن و کێشەمان بۆ دروست بووە کێشەمان بۆ دروست بووە لەوەی کە بتوانین چارەسەری پێویست بۆ هەموو نەخۆشێک لە نەخۆشخانەکان بکەین لە زۆر تایبەتمەندی پزیشکیە فەراغمان بۆ دروست بووە لەبەر ئەمە بوو کە زۆر زەرور بۆی گینا حاڵەتەکە بارقورسێکی گەورەیە و زۆرە بەڵام ئەگەر نەیکەیت کێشەی زۆر گەورە بۆ هەموو خەڵک دروستە بێت بۆیە بڕیاری لە سەردرا وەزارەتی تەندروستی و دیوان و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان ڕاست پێدران کە دەست بە ڕێوشوێنەکان بکەن بۆی کە و پزیشکانە دابمەزرێن پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس سەلامەت بن سپاس